ئێرە ماڵی ڕەشی و ترێسی فەهیمیە لە شاری ئێروانی وڵایەتی کالیفۆرنیا. ڕەشی کوردی شاری سنەی کوردستانی ئێرانە و هاوسەرە ئەمریکیەکەی خەڵکی لۆس ئانجلەسە. ئەوان 32 ساڵە پێکەوە دەژین و کچ و کوڕەکیان هەیە. لە ساڵی 1970 ڕەشی سنەی بەجێهێشت و هات بۆ ئەمریکا. لە زانکۆ ئەندازیاری خوێندوەستا خاوەنی نووسینگەی گەشت و گوزاری سەرکەوتووە لە ئەمریکا بە نێوی کوانتۆم. ڕەشی هەروەها تا ئێستا 11 کروزیە سەفەری دەریایی ڕێکخستووە بۆ کوردەکان. بیشتر ئامانجم ئەوە بوو کە ئەو کەسانە تێنە کروزەکە وەختی دەچنەوە ئەم 3-4 ڕۆژە شتێ فێر بووێتن. دنیا شتێک کە توانیم بە ئاماڵ بێرم کە مۆفەق بێ هەڵپەرکەی کوردی بوو، مەخسوسەن شتکەی سێ یا چی پێڵێن چەپی ئاسانتر بوو. کەسکەرێ وەک ترێزی کە تر هەڵپەرکەی کوردی خێزانم ترێزی هەڵپەرکەی کوردی ئەزانی لە تەک چەند نەفەرتر کوردیش کامیونیتیا و وەک معەلم. خانمی ترێسی یەکێک لە باشترین ڕاهێنەرانی هەڵپەرکەی کوردیە. هەروەها ئەو دوکتۆرای زانستی سیاسی هەیە، ڕاگری کۆڵێجە و خۆشی هەندێک فێری زمانی کوردی، عەرەبی، فارسی و ئیسپانی کردووە. من لە ڕێگای ڕەشیدەوە کولتوری کوردی ناسی. بەڕای من کوردەکان زۆر میواندار و میهرەبانن و میوزیکی زۆر خۆشیان هەیە. کوردستان شوێنێکی زۆر سەرنجڕاکێشە، مێژوویەکی کۆنی هەیە و خەڵکێکی دڵ ئاوەڵان. زۆر پێم جوان بوو کە دەمبینی خەڵک بەجلی کوردیەوە هاتوچۆ دەکەن. ئێمە هەم سەردانی شارەکانمان کرد، هەم ئاوایەکان. بەڕاستی چێژم وەرگرت لە ناسینی کولتوری کوردی. دوای 40 ساڵ ژیانی سەرکەوتوو لە ئەمریکا و خزمەت بە کۆمەلگا، ڕەشی ئامادەیە تا لە دەرفەتێکە کوردەکان ببات بۆ کوبا، وڵاتێک کە بە بۆچوونی ئەو زۆر هاوڕەنگ و ڕەخساری کوردستانەوە ڕەنگە بۆ ئەو کوردانەی و بە هەر هۆکارێکەوە ناتوانن سەردانی زەید وڵاتیان بکەن ساتێک بێت بۆ لە بیربردنەوەی خەمی دووری و ئۆخرەیی. ئاوا هەما دەنگی ئەمریکا، ئێروان کالیفۆرنیا.